یەکێک لە باسە گرنگەکان 25 نۆڤەمبەر سانە 16 ڕۆژ تەرخان کراوە هەڵمەتی بەرەنگاربوونی تونند و تیژی لە هەرێمی کوردستان. خۆی 25 نۆڤەمبەر لە تەواوی جیهانە ئەو ڕۆژە پەیڕەوە کرێت و یادەکرێتەوە چەندین چالاکی و مەراسیمی گەورە بەڕێواچێ لە هەر وڵاتە و کاتەکەی جیاوازە گۆڕانکاری بەسەرایەت کە چەند ڕۆژە خایەنە لە هەرێمی کوردستان 16 ڕۆژ خایەنە. جا ئەمڕۆ ئێمە لەگەڵ میوانەکەمانە کە بەڕێز مقدمی مافپەروەر بورهان ئەحمەد بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونند و تیژی خێزان و ژنان لە سلێمانی لەگەڵمانابێ باسی تونند و تیژی خێزانی، باسی کار و چالاکیەکان، باسی تونند و تیژی دژی ژنان، باسی ئەو چالاکیانەی کە ئەنجامە درێت لەم 16 ڕۆژەیە و کار و چالاکیەکانی بەردەوامیان و ئاستی بەڕێوەبەرایەتیەکەشیان بزانین چۆنە و چیەکەن و کار و چالاکیەکانیان چیە قسە و گفتوگوی زیاترەکەین لەگەڵ میوانەکەمانە. کات بورهان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ بزانم شتێکم هەڵە کردویستە بۆم چاک بکەیتەوە چی بەڵێ لە بەڕێوەبەرایەتی تونندیژی هەڵەبجە هەڵەبجە بووبرە ڕاستەکە بووبرە زۆر داهای لێ بوونەکەمەوە سلێمانەکە نووسرا بوو بۆیە لێم زۆر بەخێر بێ کاک بورهان. فەرق ناکات سلێمانی و هەڵەبجە تەبیعی یاریشێکە بەڵێ دووبارە بەخێر کاک بورهان با لەوە دەست پێ بکەین لە هەڵەبجە ئەم یادە چۆنەکرێتەوە. سڵاو لە جەنابتان بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش بە هیوای ڕۆژێکی نوێ و پڕ ئاسوودە بۆ هەموو لایەک تایبەتی بۆ خێزانەکان بە هیوای ئاسوودەی. لە ڕاستیدا وەک هەر نەریتێکی ساڵانە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیەکانی سەرجەم شار و شارۆچکەکان و نووسنگەکان ئەم یادە بەرزڕادەگیرێ. وەک دەزانن لە 25 نۆڤەمبەر دەستپێکی هەڵمەتەکە ڕدەگەێنێ لەسەر ئاستی شار و شارۆچکەکان و هەر ساڵە و لە ژێر دروشمێک بە ناونیشانی دروشمێک کە دروشمەکە لە بڵێن ئاستی جیهانیەوە وەردەگرێت پاشان گشتاندنی پێدەکرێت لە سەر ئاستی هەرێمی کوردستان و پارێزگاکان بە خۆتانەزان دروشمەکەش بە ناوی پێکەوە هەموو بۆ بەرەنگابنەوەی تونندتیژی بابەتی ئەلکترۆنی یەک بگرن. لە ڕاستیدا ئێمەش وەک پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی گشتی و یەکدەنگ و یەکدەست و دەستە جەمعی لەگەڵ سەرجەم دام و دەستگا پەیوەندیدارە حکومیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە مەحەلیەکان بە سەرپەرشتی جەناوی پارێزگار ئەم هەڵمەتەمان ڕاگەیان لەژێر ناونیشانی ئەم دروشمەدا لە یەکەم ڕۆژ سەرجەم ئەو چالاکیانی کە پەیوەستە بە بابەتی ئەلکترۆنی و تاوانەکانی ئەلکترۆنی لە ڕووی هەم تیۆری و لەم هەم لە ڕووی بابەتی پراکتیکیەوە لەلایەن مامۆستایانی پسپۆڕی ئەو بابەتە لەلایەن دکتۆرە بەرزەکانی زانکۆوە پێکەوە ئەم یادەمان بەرزڕاگرت وەک دەستپێکی یەکەمی هەڵمەتەکە پاشان سەرجم ئەو کار و چالاکیانەی کە پێویستە و پێوەستە بە بابەتەکەەوە لە ڕۆژەکانی دواتر و هەفتەکانی ئایندا بەردەوامەدی هەرچەندە لە ڕاستیە بە درێژدایی ساڵ هەفتە و مانگانە و ڕۆژانش ئەم بەڕێوەبەرایەتیانەی ئێمە لە ڕێگەی هۆبە و بەشەکانی کە تێیدا کار و چالاکی ئەنجام دەدا بۆ ئەوەی بابەتی هۆشیاری یاسایی دەرونی کۆمەڵایەتی بڵاو کاتەوە لە ناو کۆمەڵانی خەڵکو و سەرجەم چین و توێژەکاندا ئەم بەڕێوەبەرایەتیانە بەردەوامە بەڵام زیاتر ئێمە ئەم چالاکیانە چڕ دەکەینەوە لەم 16 ڕۆژە بۆی بتوانین زۆرترین پێیان بگەێنین بە کۆمەڵانی خەڵک. بەڵێ دەستخۆش کاک بورهان تا چەند گرنگە جگە لەو ڕۆژەی کە دیاری کراوە بۆ بەرەنگاربوونی تونند و تیژی ژنان و خێزان و ئافرەتان تا چەند گرنگە لە ڕۆژەکانی تریشدا هەمیشە نەک تەنها ئەم ڕۆژە دیاری بکرێ بۆ بیرهێنانەوەیەک بۆ ئەو ژنانەی کە قوربانیان ناوە لە تونند و تیژیە بوونەتە قوربانی تونند و تیژی بەڵام تا چەند گرنگە جگە لەم ڕۆژەکانی تریش ئەمە وەبیر خەڵک بهێنرێتەوە. بەتەکید بەگشتی بابەتی وشیاری چی وشیاری یاسایی بێ یاخود دەرونی بێ یان کۆمەڵایەتی بۆ سەرجەم چین و توێژەکان بە تەنها ژنە بەڵکو پیاوانیش بەگشتی لە چی شەریحەیەکی ژیانە ئیشکەن کار بکەن پێویستی بە بابەتی وشیاریە و بە درێژایی ساڵ و بە بەردەوامی بۆ ئەوەی خۆتان نەزانن پەیوەست نییە لە ڕاستیا بم 16 ڕۆژە و ئاماژەیشم پێە
گرنگیەکەی لەوایە وشیاری پێویستە بەردەوام بەگوێی خەڵکا بدرێ بە چاوی خەڵکا بدرێ چ لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە چ لە ڕێگەی سوۆسیال میدیاوە چ لە ڕێگەی دانیشتن و سیمینار و هۆرکشۆپ و پانێڵ و ڕاهێنانەوە ئەمانە زەرورە بۆیە ئێمە یەکێک لە ئەرکەسەرەکەەکانی بەڕێوەبەرایەتی ئێمەشە لە ڕاستیە هاوشان لەگەڵ ئەرکەکانی لێکۆڵینەوە پاراستن بە هەمان شێوە بابەتی وشیاری یەکێکە لە ئەرکەسەرەکانمان وە لە ناو یاسایی بەرەنگارنەوەی تونتیژیدا لە ڕاستیدا ئاماژەی پێدراوە و لە ناو یاساکانی دیکە و ڕێنمایەکانی دیکەی وەزارەتی ناوخۆ ئەوەی کە پێویستە بابەتی وشیاری بکرێت بە ئەرکێکی سەرەکی سەرجەمدام و دەستگا حکومیەکان وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتەکانی سەر بەم وەزارەتە بۆی بتوانن زۆرترین وشیاری بگەن بە خەڵک بۆ خدان لەبەر ئەوەی وەزارەتی ناوخۆ ئەو وەزارەتە معنیانی توڕاتەکەم ئەو وشیاریانە لە چ ڕێگایەکەوە ینی ئەو ڕێگانی کە وەزارەتی ناوخۆ یا بەڕێوەبەرایەتەکەی ئێوە یا بەڕێوەبەرایەتەکانی تریشکە ئەنجامیان لە چ ڕێگایەکەوە وشاریەکە لە ڕاستیە ئێمە دوو بەشی سەرەکییان بەش لەسەر ئاستی تاگوە لەسەر ئاستی کۆمەڵگەی و دەستە و جەمع و گروپ ئەم وشارانە ئەنجامەدرێ ئەو تاکانەی کە ئێمە سەردانمانەکەن لە مناڵەوە لە نەوجەوانەوە لە ژنانەوە لە پیاوان لە خێزان کە سەردانی بەڕێوەبەرایەتیەکانەکە بە شێوەی دانیشتن و مقابلی ڕاستەوخۆ ئەم ڕێنمای وشاریانیان پێدەدرێ پاشان بە شێوەسەرەکەی دیکەی کە لە ڕێگەی دانیشتن و کۆبنەوەی بەرفراوان و سمینار و وەرکشۆپ لە ڕێگەی پانێڵ لە ڕێگەی گفتوگوی کراوە و لە ڕێگەی بڵین هەموو ئەو ڕێگانی کە پێویستە بۆ شاکردنەوەی بۆی دەنگمانگا بە خەڵک بەڕاستی هەمووی ئەنجامەدەین لە ڕێگەی ڕاهێنانەوە بۆ سەرجەمچین و توێژەکان یان لە ڕێگەی خولەکانمانەوە خولە بەردەوامەکانمان ئێمە ئەم وشارانە دەگەێنین بە خەڵک ئەوەی کە لە ناو یاساکاندایە لە ناو بڵین ڕێنمایە تەندروستیەکاندا هەیە لە بابەتی دەرونی لە ناو ڕێنمایە کۆمەڵایەتەکانی ئەم بەم شێوانە هەمووی بەکارێنین باشە و هۆشارکردانە کاک بورهان هیچ ئامارێک هەیە کە تونند و تیژی لە کەم بوونەوەدا یاخۆ لە زیاد بوونەوەدا لەگەڵ ئەوەی کە بەڕێوەبەرایەتەکەی ئەو هەموو هەوڵ و چالاکی و سیمینار و کۆڕە دەکات لەو بارەیەوە بەدڵنیاییەوە ئەستاز لەبەر ئەوەی ئێمە بیرمان نەچێت کاتێک کە باز لە ئامارەکرێ ئەگەر ئامارەکان ڕێژەکانیان بەرز بێتەوە بابەتی تونتیژی و سکاڵا تۆمارکردن ئەمە ناکاتەوەی بڵین تونتیژەکان لە ناو خێزانەکان دژ بە ژنان زیادی کردووە زۆرە نە بە دیوێکی دیکە و بە دیوێ ئیجابیەکەیە بەرزبوونەوەی ئامارەکان بۆ جەنابتانەوە بۆ خەڵکو بۆ هەموو لایەک بەتابەتی بۆ ڕاگەیاندن ئەمە زۆر گرنگە کە تێیدا ئێمە باز بەرزبوونەوەی ئامارەکانەکەن ئەڵێن بەرزبووە لە فلان شار لە فلان شوێن ئەمە ناکاتەوەی تونتیژەکان لەوە زیاترە بەڵکو بەشێکی ئەوەندەی پەیوەندی هەیە بە ئاستی وشیاری خەڵکەوە کە وەک پێشووتر نییە تونتیژەکان تاوانەکان قوبول کراو بێ بەڵکو یەت سکاڵا تۆمارەکە پێشووتر ڕەنگە ئامارەکان کەمتر بێ بەڵام لەبەرەوەی نەهاتون سکاڵات تۆمار بکەن ئاستی وشیاری بە جۆرێکی دیکە بووە یان بەڕێوەبەرایەتی و نووسنگەی تایبەتمەند نەبووە سکاڵات تۆمار نەکراوە دەبینی ڕێژەی سکاڵاکان کەمە لەوەی کە تۆمار کراوە بەڵام تاوانەکان لە ناو کۆمەلگار بەردەوامە بۆیە ئەمانەوە بگەێنین کە بەرزبوونەوەی ئامارەکان بەڕاستی بۆ هەموو لایەک ڕوون بێ ناکاتەوەی کە تاوانەکان زیادی کردووە نە بەڵکو ئێمە لەبەرەوەی لە مەرحەلەیەکی ساڵانی ڕابردوش لە مەرحەلەیەکی ئینتیقالی و ڕاگوزەرانی ئەم بابەتی گەیاندنی ئەم پەیامە قانونیە بووین بۆ خەڵک بەڕاستی دیوە ئیجابەکەیمان وەرگرتووە کە پێمان باش بووە خەڵکمانیش تا ڕادێک پیان عیبە بووە بچنە ئەو پێشووتر بڵێ بەڵام دیوە ئیجابەکەی ئەوەیە بەڕاستی بێن سکاڵات تۆمارکن هەڵبەت ئێمە بە دیوێکی تررا پێمان خۆشە خەڵک هەموو ئەتیمادی خاتە سەر خۆی تایبەت بابەتی مەسائلی خێزانی لەبەرەوەی تایبەتبەندی و خصوصیاتی خۆی هەیە پێمان خۆشە خۆیان لە ناو خۆیانە هەموو کێش و گرفت و مرملانەی دروستە بێ لەگەڵ هاوبەشەکانی ژیانیان چی باوکە چی برایە چی دایکە یاخود هاوسرە لە ناو خۆیاندا بەڕاستیان بابەتە چارەسەرکەن پەنا نەبن بۆ هیچدام و دەستگایە بەڵام کاتێک کە ئەبیندێ یان هەستێک تاوانێکی دەیەکەوێتەوە لە ناو خێزانیان ناو کۆمەلگا ئێمە لەو حاڵەتا زۆر زمان پێ باشە کە سکاڵات تۆمار بکرێ بۆی لە ڕووی یاسایی و ئەوانەوە هەموو ڕێوشوێنە بگیرێتە بەر کەمترین زیان بە ناو خێزان و بە ئەندامانی خێزان بگەێنێ کاک بورهان با تۆزێک بینەوە بۆ سەر هەڵەبجە بۆ سەر بەڕێوەبەرایەتێکی خۆتان پێم خۆشە لەبەرەوەی بەڕاستی هەڵەبجە هەر لە دێر زەمانەوە لە مێژۆک کە هەیەی خانمان ڕۆڵێکی کاریگەر و گرنگیان هەبووە لە شارەکە لە ئیتجا لە واری ئەدەب و هونەرا بێ لە واری کەسایەتیە سیاسیەکانە بێ و بە ئێستاشەوەکە
پارێزگاری و شارە خانمێک لەسەر ئاسی عێراق و بە مێژووی عێراق بۆ یەکەم جارە لە شاری هەڵەبجە پارێزگاکەی خانم بێ. ئەمە بۆتە هۆکار بۆ ئێوە کە تونند و تیژی کەمتر بێ یاخود تونند و تیژی بە تایبەت بەرامبەر بە خانمان کەمتر بێ لە شاری هەڵەبجە؟ بە دڵنیاییەوە هەڵبەت ناوچەی هەورامان هەڵەبجە شارە زۆر لە ئێستایشە کە پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی نوێیە ئاستی تونتیژی یان تاوانی تونتیژی و تاوان بەرامبەر بە ژنان و خانمان وە ناو خێزانیشتا بەراورد بە شار و شارۆچەکانی دیکە کەمترینە. خۆشببختانە کەمترینە بە شێوە گشتەکەی بەڵێ لەسەر ئاسیێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردەوە ئەم ساڵیشدا 2000 دەمانگی یەکەمی 2025 ڕاستیدا کەمترین ڕێژەی گرتووە خۆشببختانە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ جەنابەت ئاماژە پێدا ئەو پێشخانە کولتوری و مێژووی کەتیایدا لەم ناوچەیەدا بەڕاستی ژن ڕێزلێگیراوە و بە چاو قەدرێکی بەرزەوە بڵێ بەتەکیید ئەزانی بۆ لە ڕاستیە دەگەڕێتەوە بۆ ئەو پێشخانە مێژوویەوە ئێمە لەو ناوچەیەدا ژن هاوبەشە لە بابەتی بەڕێوەبردننی خێزان لە ئیشوکاری ناو ماڵ لە ئیشوکاری دەرەوە بەڕاستی هاوشانی پیا و هاوبەشە لە قەراردان لە بڕیاردان لە پرسوڕاکردن لە گفتوگۆ ڕاوێشکردن لە هەموو ئەمانە هاوبەشە ئەمە دەگەڕێتەوە بۆ مێژوەکەی کە وای کردووە لە ئێسایشدا بەڕاستی ناوبانگی ژن لەم ناوچانەدا ناوبانگێکی پیرۆزە و کاریگەریان هەیە ڕۆڵی ئەرێنی زۆر باشیانەیەکو جەنابەت ئاماژت پێدا کە جەنابی پارێزگار لە ئیسەدا بۆ یەکەمین جار لە مێژووی عێراقدا دەبێت پارێزگارەکە ژنێک کاویش نوشەخانی بەڕێزە زۆر بە ئەدایەکی ڕێکوپیەک و بەرزەوە ئەم پارێزگایە بەڕێوە دەبات و ئەوەشتان پێ ڕابگەێنم تەنها هەر نوخشەخانە بەڵکو لەسەر ئاستی دام و دەستگا حکومەکانی دیکە لەسەر ئاستی بەڕێوەبەراتێکی شتێک بڵێ ئێمە بڵێ هەموو ئەمانە ئەگەر ئامارێکتان پێ بم کە لەلایەن ڕێکخراوینەوە ئەنجام درراوە لە چەند هەفتەی ڕابردوودا سەرجەم بەڕێوەبەرەکان و یان بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی یان بەڕێوەبەراتی گشتیەکان و لە ناویشە بەش و هۆبەکان بە ڕێژەی نیوە زیاتر تێیدا خانمان پۆستەکان بەڕێوە بن کە مای خۆشحاڵیت تەسەورەکەم هەرچەندە ڕەنگە بە ئەمەش بەراورد بە شوێنەکانی دیکە تەسەورەکەم لە ئاستێکی بەرزاوێت کە تێیدا پۆستەکان خانمان بەڕێوە بن. باشە کاک بورهان با لە ڕێکی یاساییەوە باسی لێوە بکەین ئەو یاسانی کە هەیە لە ئێستاە تا چەند دەتوانن مافەکانی ژنان بپارێزن وەک دەزانین ڕۆژ بە ڕۆژ وەکو باسی لێوە کردکە بۆ ئەم ساڵ دروشمی ئەم ساڵتان جیاوازە لەگەڵ گۆڕانی سەردەمدایە تا چەند ئەم یاسانە لە خزمەتی ژناندان یاخود پێویستە هەموار بکرێتەوە یاسایانە. بەتەکیید ئێمە زۆرێک لە یاساکار پێکراوەکانی و عێراق و هەرێمی کوردستانی شتەیدا چونکە چەند یاسایەکمانەی لەرێمی کوردستان لە عێراقدا نیە هەمویان یاسایی باشن و خزمەتێکی بەرچاو و باش بە دۆزی ژن و بە دۆزی خێزان دەکەن. بەڵام لەگەڵیشە ئێمە پێویستمان بە تعدیلات و هەمارکردنەوە هەیە بە پێی بارودۆخ و ئەو سەردەمەی کە دەگۆڕی بە خۆتانەزان یاسا چەقبەستوو نییە لە ڕاستیە بە پێی بارودۆخەکە پێویستی بە گۆڕانکاری و هەموارکردنەوەی ئێمەش لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕاستیا پێویستمان بە هەموارکردنەوە هەیە. ئێمە لە بابەتی ئەلکترۆنی بە تایبەتی کە دروشمی ئەم ساڵەوە بووە بە یەکێک لە هۆکارە سەرەکانی ئەنجامدانی تاوان لە ناو گوێگشتی لە ناو کۆمەلگا یەکێک لە هۆکارە سەرەکان پڕگێگێ لە یاساکە لەسەر ئەم بابەتە بێت بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە یاسای خراپەکاننی ئامریکانی پەیوەندیکردنمانەیە ژمارە 6 ساڵی 2010 کە لە دەما دۆبرگە بابەت پێگاتووە کە تیایدا سەرجەم ئەو تاوانە ئەلکترۆنیانەی کە ئەنجامەدرێ بەرامبەر بە هەر کەسێک ئاماژی پێداوە لە سزاکەیدا و سزای قورسی بۆ داناوە وەتەیشە مافی گشتی شتێدا دەسەبەرەکەێت تەنها بڵین مافێکی کەسی نیە ئەوەی کە تاوانی ئەلکترۆنی ئەنجامدا مافی گشتیش لە خۆگرێ واتە ئەگەر لەلایەن سکاڵاکارەوە لێخۆشببوونیشی بۆ بکرێ یان لە بردننی بۆ بکرێ بەڵام مافە گشتەکەی لە زۆر حاڵەت بەڵام کاگوران جاران لە سەردەمەنی کۆندا کە مۆبایل هاتبوو تەنها لەسەر نوکەیەک نامەیەک یاخود کەسێک ریزە ئاجا کرد کۆمەڵێک تاوانی ئەنجامەیە
لەسەرمە بۆنە سکاڵای تۆمارە کردو دەبوو بە تونند و تیژی خێزانیوە تا چەند خێزانیش لەسەرم بابەتە جیابوو بوونەوە بەڵام ئێستا باس لەوە کرد کە ئەو دروشمە باسی ئەلکترۆنیە کرێت و باسی و تازەگەریانی ئێستا ئەکرێ بەڵام ئێستا ئای هەیە چەندین تونند و تیژی و هەڵۆشانەوەی خێزانیشی پێ ئەکرێ بەڵام ڕەنگە بابەتەکە بە زۆر ڕوون و ئاشکراژ نەبێ تا چەند لەم ساڵدا لەم هەڵمەتەیە باستان لە ئای کرد و بابەتەکانی بە دڵنیایەوە هەمی باس کراوە کەوتم ئێمە لەو پانێڵە زانستیانی کە ئەنجاممانداوە لەلایەن دکتۆرانی پسپۆڕی قانونی بەڕێوە براوە و باسەکرێت لە ڕانانەکانی ئایندەیشمانە باز لەو زیرەکی دەستکردووانە بە دڵنیاییەوە کراوە بەڵام ئێمە وەکوتم پێویستمان بەوەی یاساکەمانەیە یاسای خراوەکانی ئامریکانی پەیوەندیکردن و ئەلکترۆنی بە شێوەیەکی گشتی بەڵام پێویستی بە هەموارکردنەوەی بۆی بگونجێ لەگەڵ ئەو سزای یان بە دیوێکی دیکە ئێمە هێڵی 1990 لەسەر ئاسی بەڕۆبەرایەتەکان بەڵێ هێڵێکی گەرم و بەردەوامە ڕاستیە ئەمیش بە هەمان شێوە هەرچەندە خزمەتێکی زۆر باشی کردووە بەردەوام بە سەدان و بە هەزارها سکاڵامان هەیە کە تێدا ڕێنمایی خەڵکەکرێ و بە شوێکی فریاگوزاری سکاڵاکار ڕزگارەکرێ بەڵام لەگەڵ ئەمەیشدا ئەمیش بە هەمان شێوە پێویستی زیاتری بە یاساییکردنی یان هێزێکی یاسایی زیاتری پێ بدرێ بەم هێڵە گەرمانە تاوەکو بتوانێت ئەگەر چی ئەم کەسە قوربانیە نێتە ناو نووسینگە و بنکەکانی پۆلیس و ئاسایش بتوانێت بە شوەیەکی ئەلکترۆنی سکاڵاکەی وەربگیرێ و ڕێوشێنی یاسایی و ئوسوڵی بۆ بگیرێتە بەر ئەمە ژێکێکە لەو تعدیلات و هەموارانەی کە پێویستە. لەگەڵ سانە یەنەوە دەرەوە لە هەڵەبجە من هەرەتان بم کاک بورهان با باسێکی بەشەکانتان بکەین لە نێو بەڕێوەبەرایەتێکە چەند بەشتان هەیە و ئایا هیچ شەڵتەرێک تایبەتان هەیە بە تونند و دیژی خێزان و ژنان لە هەڵەبجە؟ بەڵێ ئێمە لە ڕاستیە هەر لەسەر ئاستی پارێزگەکانی دیکە بەڕێوەبەرایەتەکانی دیکە وەکو هەیکە لە ئیداریەکەی ئێمە هەر بەڕێوەبەرایەتێکدا ئاستی پارێزگا بریتە لە 8 بەش و 26 خۆبە ئێمەش بە هەمان شێوە 8 بەش و 26 خۆبەمان هەیە هەرچەندە ئێمە بەڕێوەبەرایەتی هەڵەبجە لە ڕووی هەم ژمارەی بڵین کارمەند و ئەفسەر و فەرمانبەرەوە هەم لە ڕێگەی ئیمکانات و لە ڕاستی ئیمکانێتەکەمان کەمە بەداخەوە لە پارێزگای هەڵەبجە بەهۆی ئەوەی کە ئەم بەڕێوەبەرایەتێ تازە کراوەتەوە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا بەراورد بەو قەیرانە ئیداری و دارایش کە لە ئاستی حکومت ئەگوزارێ بەڕاستی ئیمکانەتی ئێمە بەڕێوەبەرایەتێکمان تاوەکو ئێستا ئیمکانێتمان کەمە بەڵام لە ڕووی کار و چالاکی و بەڕاستی نەوەستاوین لە خزمەتکردن بەو ئیمکاناتێکەکەمەشەوە ئێمە توانیمانە زۆرێک لە خزمەت گوزارەکانمان پێشکەش بکەین بە تایبەتی بابەتی هوشیاری کە یەکێکە لە بابەتە گرنگەکان لەلامە. کاک بورهان ڕەنگە بۆ هەڵەبجە کە پارێزگایەکی تازەیە و دەستگەشتن بە هەندێک بابەت تۆزێک قورستر بێ وەک لە سلێمانی یاخود لە هەولێر هێواش واتر ئەمەش لێ جێبێ ئێوە ئەو بابەتانی کە مەسەلەن تانوێت سیمیناری لەسەر بکەن یا کۆڕێکی لەسەر بکەن ئەمە پێشتر سێرچێ و گەڕانێکی بۆ کەم بزانێت چ بابەتێک گرنگەکە ئەم سیمینار و ئەم کۆڕانە پێشکەشکەم بە دانیشتوانی شاری هەڵەبجە؟ بڵێ جوابی پرسیاری دووەم بیرم نەچێ لەوەی کە باز دە شەڵتەر بوو لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە ئێمە شەڵتەر و یان خانەی داڵدەدانمان نییە. خانەی داڵدەدان کە لە ڕووی ئیداریەوە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە تاوەکو ئێستانیمانە هەر شەڵتەری سلێمانی بەکارێنین بڵێ هەر شەڵتەری سلێمانی بەکارێنین بەڵام داوا کراوە چونکە یەکێکە لە زەرورەتەکان لە ڕاستیە ڕەنگە ژمارەی ئەو ئافرەتانەی کە بێلانن یاخود بێجێگەن ژمارەی کەم بێ هەر وەک چۆن ژمارەی توندیژەکان لەسەر ئاسی پارێزگاکەمە بەڵام ئەگەر چی ژمارەیەکی زۆر کەمیش بێ ئێمە پێویستمان بەم خانە هەیە شەرتیش نییە لە ڕاستیە ئافرەتێک لەسەر بابەتی ئەوەی کە شەڕ و ململانێت لەگەڵ هاوسەرەکە یان لەگەڵ برایەکی ویستم ئەو پرسیارە باسی ببورەسانە ئەو باسە بکەیتەوە هەر بەجددی کاک بورهان یعنی ئەم شەڵتەرە ئەگەر ئەسەر من کە تۆوتە نیمانە منوتم لەخوا بەزیابێ جەنازە باشم بوو یا خراپم وتو ئەمە بەو ئەمەش پێم بڵێ کە نیتانە ینی باشە کە نیتانەیە خراپەکە نیتانە نابیلعکس ئێمە باش نییە کە نیمانە باش نییە بەڵێ باش نییە بێ هەمان بێ ئەزانین چی
خانەی داڵدەدانیش وەک هەر دام و دەستگایەکی دیکە بەش و هۆبێکی دیکە زەرورە وەک چۆن ئەڵەی خانەی بە ساڵات شوان خانەی بێسەرپەرشتیانی کچان و کوڕان و منداڵان ئەمانە چۆن لە شار و شارۆچکانی دیکەیە لە سلێمانی هەیە لە هەولێرێ پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێ پێویستی بەم خانانە هەیە زانین بۆ ڕەنگە بەدیوە سلبەکە خەڵگەم تێڕوانینی هەبێ بۆی بڵێ ئەم داڵدەدانی ئەم ئافرەت و ئەمانە پێویست نییە نە ئێمە ئافرەتمان هەیە بۆ نمونە بێلانەیە بێجگەیە بە حکمی ئەوەی بڵێ بە حکمی ئەوەی کە ئەم ناوچێ بە قۆناغێکی زۆر ناخۆش و نەهامەتیا تێپەڕێ بۆ خۆتانە زانێمە ئافرەتمان هەیە بێ کەسوکارە ئافرەتمان هەیە بێماڵە ئافرەتمان هەیە لە ڕاستیە باوکی نەماوە دایکی نەماوە کەسوکاری کاگورانمە بەستەوەی هەبێت بەڵام بە مەرج خانمەکان وەربگیرێن نەک لەوەی لەگەڵەوەی هەر کەسێک لەگەڵ خێزانەکە خوادە مەقاڵێکی بەسیتی بوو بێت و بچێتە ناو شڵتە ئێمە خۆی شڵتە لەسەر ئاستی عالم کە هەیە بە یاسا و بە ڕێنماییە لە ئێستا ئێمەش ڕێنمایەکمان هەیە بۆ شەڵتەرەکان و خانەی داڵدان ڕێنماییمان هەیە چۆن وەرەگیرێت چۆنەتی تەسیمکردنەوە چۆنەتی وەرگرتن ڕێوشێن چۆنە گیرێتە بەر ئەمانەمان هەیە بۆیە بەڕاستی بوونی باشترە چونکە جاری وایە ئێمە ڕەنگە ساڵانە چەند ئافرەتێکی زۆر کەمان هەبێ بۆی داڵ دەبین لەسەر ئاستی پارێزگا بەڵام دەبینی کە لە کاتێکی درنگانی شەوە یان لە کاتێکە کە لە کاتی دەوامانیە پێویستی بەوەیە موافق حاکم وەرگیرێ پێویستی بەوەیە هات و چۆکە گرفت دروستەکە مەترسیدی کەمەمە دروستەکە یان مەسوولپێکی زیاتر بۆ برادران و جهەتی تەنفیزی و پۆلیس و ئاسایش و ئێمەمانان دروستەکە بۆیە لە نزیکی خۆم لە ناو شارەکە بێ هەمە توانم باشتر داڵدەی بابەتەکە بەم هەمەتوانم زووتر کێشەکە چارەسەرکەم بۆی بچێتەوە ناو خێزانەکەی خۆی لەو ڕۆتم لەخوا بەزای بەکەنیتانەکە تونند و تیژی خێزانی و تونند و تیژی دیژی ژنان بوونی نەبێ بۆیە لەو ئەمە شکرانە بژێرین کە تومنتیژی نەبێ تاوان نەبێ بەڵام کاتێک کە عاتم کۆمەڵگە وایە خێزان وایە لە هەر مەرحلەیەکە پێویستی بەوەیە دەستگیرۆیی بکرێت پێویستی بەوەیە داڵدە بدرێ چونکە ئێمەش بە دوور نین ڕاستی لە گیر و گرفت کاک بورهان ئەو سکاڵانی کە لە بەڕەبراتەکیەوە تۆمارەکرێ یاخود ئەو ژنانی کە هەنا بۆ بەڕێستانە بۆ بەڕەبراتەکیەوە هێنن زۆرترین کێشەکان چین ئەوانەی کە دیاری کراوە و سکاڵانەی کە تۆمار کراوە هەوڵتان ناوە بزانن کێشەکانیان چین و کێشە دیاری کراوەکان با بڵین بیکەن بە بابەتێک کە خولی بۆ بکەنەوە وەرکشۆپی بۆ بکەن سیمیناری بۆ بکەن بۆ ئەم حاڵەتانە نەمێنێت بەڵێ لە ڕاستیە ئێمە بەسواسەوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە وە سەر جەمبنکەکانی چی لە ناو پارێزگای هەڵەبجەوە لە دەرەوە و قەزامناحیەکانی دەوروبەریدا ئەرکێکی سەرەکی لێکۆڵنەوەی تومنتیژەکانیش لە ئەستۆوەگرن وە سەر جەمەوانی کە دەچنەوی و ئانشی کە لە لای ئێمن ڕاستیە زیاتر لێدان جنێوان هەڕەشەکردن ئەمە ڕیزبەندی یەکەمی گرتووە لە ناو تومنتیژەکان و تاوانەکاندا بەڵام بۆی پرسیارەکەی هەردوولاتان پێکەوە ببەستمەوە لە وەڵامێکە ئەویش ئەوەیە ئێمە ئەو بابەت و خولانی کە دەکەینەوە ئەو ڕانانی کە دەکەینەوە بەڵێ بە دڵنیاییەوە چی بە دوواداچوونی خۆمان بۆ کێشە و گرفتەکان چی بە شێوەی توێژینەوەی خۆمان و ئەفسەرەکانمان ئەوە لەسەر ئاستی بڵین زانکۆژ و لەسەر ئاستی هێز ئەمنەکان کە دەگوزەرێ هەموو ئەو تاوانانەی لە بەرچاوەگرین کە بوون بە بابەتی ڕۆژیان بوون بە تاوانی ڕۆژ لە بەرچاوەگەین بۆیە لەو ڕوانگەوە ئێمە دەورە و خولەکان و ڕاهێنانەکانەکەینەوە یانێکین بە بابەتی سمینارەکان واتە حەقوحساب بۆ ئەوە دەکرێ و بۆی چۆن ڕێوشێن و خۆپارێزی و ڕێگیریکردن بگیرێتە بەر دیسان و فتان هەموو بۆ ناو هەڵەبجە و بەناو بەڕێوەبەرایەتەکەتان کاک بورهان ئەو کەم و کوڕیانەی کە هەتان بێ یاخود و پێداویستیانی کە هەتانە لە ئاستی پێویستە لە بەڕێوەبەرایەتێکە یاخود کەم و کوڕیتان هەیە ئەگەر هەبێ لێرەوە بۆی باسی بکەین بەشکم سپاس بۆ جەناب هەرچەندە ئێمە بەڵێ وەکو دام و دەستگا و ئیدارەی پارێزگای هەڵەبجە لە ڕاستیا بەهۆی ئەوەی کە تازە بووین بە پارێزگا بەڵێ کەم و کوڕیمان زۆرە لەسەر ئاستی سەرجەم بەڕێوەبەرایەتەکان چی وەک پێداویستی بینا بڵێن ئەساس ئۆتۆمبیل و سوتەمەنی ئەمە یەکێکە لە گرفتەکە سەرەکانی هەموو لایەکمان و بەڕێوەبەرایەتەکەی ئێمەشتیدا چی وەک بڵێن میلاکات و لە ڕووی هێزی مرۆیۆ بە هەمان شێوە لە ڕاستیە ژمارەیەکی زۆر زۆکەم لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتەکانە گوزێ و بەڕێوەبەرایەتی ئێمەژێکێکە لەو بەڕێوەبەرایەتانەی کە کەمترین میلاکیە کەمێکێک لە گرفتە گەورەکان هەرچەندە لە ئەم ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی ئەو
500 کەسێک کە دامەزرا بۆ بارێزگای هەڵەبجە ئێمەش بەشێکمان کرد بەڵام بەشێکی زۆر کەمە بەڵایی ئێمە هەشت میلاکمان بەرکرد بڵێ بەڵێ دامانناوە 5 کەسی پەیوەندی کردووە 5 لەو فەرمانبەرانە مەدەنین پەیوەندیان کردووە بەڵام لێرەوە داوا دەکەین کە دام و دەستگای پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بە زووترین کات هەموو کێشە و گرفتانەی کە هەیە چارەسەرکە بۆی بتوانین خزمەتەکانمان زیاترکەین ڕاستی ئەمە کە باز لە ڕێگریەکەین باز لە بەرەنگاربوونەوەی تونتیژی و تاوانەکەین بە شێوی گشتی لە ڕاست پێویستی بە پاڵپشتیە بە پاڵپشتی چی دارایی پاڵپشتی مرۆیی پاڵپشتی هەوسەر جەمپێداویستەکانی دیکە ئێمەش هەرە بێ بچینەوە بەلای حکوومەتەکەی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ پێویستە زیاتر بەڕاستی احتیمام بدا بە پارێزگای هەڵەبجە لەسەر ئاستی ئەمنی هەتایشیدا بەڕێوەبەراتەکانی تونتیژی چونکە ئێمە لە ڕووی هەیکلەوە پێویستمان بۆیە نووسنگەی تونتیژی بکەینەوە لەو قەزاکان کە هەیە و ئێمە بە خۆشحاڵیەوە لە ئێستادا خوڕماڵ تازەی و بۆ بە قەزاوە ژمارەیەکی زۆری دانیشتوانی هەیە و تێیدا پێویستی بە نووسنگەیەکی بەرەنگامنەوەی تونتیژیە و لە ناوەندی پارێزگای شار پێویستمان بە نووسنگەیەەکە بۆیە حکوومەتی هەرێم و تایبەتی وەزارەتی ناوخۆ دەتوانێت پێداویستیانمان بۆ دابینکە بۆی خزمەتەکانمان زیاد باشە کاگوران سۆر بە کورتێگر وەڵامی ئێمە بیتەوە لە هەڵەبجە ڕۆمە دەرەوە جارێکی تر و پرسیاری ئەمە لێکم نێوانتان چۆن یاخود هەمانگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی تری ژناندا پرسیارێکی زۆر باشە ئێمە خۆشبەختانە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە هەر چەندە بە هەمان شێوەی گرفتەکانی دیکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی درەنگتر هاتنە ناو هەڵەبجە و ئیش و کارەکانیان برە و پێدایان پرۆژەکانیان بەڵام خۆشبەختانە هەم لە ڕێگەی بەڕێوەبەراتەکەیمەوە هەر لە ڕێگەی دیوانی پارێزگاوە و دام و دەستگا پەیوەندیدارەکان توانراوە دەستی ڕێکخراوەکان بێنە ناو هەڵەبجە و ئێمەش یەکێک بین لەو هۆکارانە و تێیدا پەیوەندێکی زۆر باش و تۆڵمانەیە هەر لە ساڵی پارەوە ئەم ساڵیش پرسی ژنان وای لێ هاتووە پرسی ژنان لە پرسێکی تاکە کەسی و پرسێکی دەستگایی و ڕێکخراوەیی بەڕاستی بۆ بە پرسێکی گشتی ئەم پرس بوون بە گشتێت چییە؟ ئەوەیە کە دەستە جەمعی و پەیوەندی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە ناحوکمیەکان و ڕێکخرا و ئەو دەستگانی کە حیزبین بەڵام تایبەتمەند بە ئافرەتان بە هەمان شێواتە ڕێکخراوە حیزبیە ژنانەکان چی ئیسلامی چی علمانی تەسەورەکەم لەوەیشدا لە ڕیزبەندی یەکەم بین کە پەیوەندێکی زۆر باشمانەیە بۆیە پێکەوە دەستە جەمعی هەمیادەکەمان بەرزڕاگر و چەندین کار و پرۆژەمان پێکەوە هەیە لە ئەنجامدانی بۆیە لەم 2 هەفتەیشە لەگەڵ زۆرێک لە ڕێکخراوەکان ئەو پرۆژانەمان جێبەجێ دەکەین کە بەڕاستی کە پێکەوەیە سەرکەوتوو بن کاگوران ومێ دەکەین ساڵ بۆ ساڵکە بەرنامەمانە بوو قسەمان کردبێکەوە ئامارەکان لە کەمبوونەوە دابوو بێت و ئەو هەڵوەشانەوەی خێزان و بابەتی توندوتیژیانە لە کەمبوونەوە دابێت سپاس خۆشحاڵبووین لەگەڵمانەوەی دووبارە سپاسیەوەکەم ئەرێکتان کێشە بۆ بەسەرکردنەوەمان هەم وەک پارێزگای هەڵەبجە و ناوچەکە و دەوروبەر بە دڵنیایەوە ئومێد دەکەین ئینشەڵا هەموو لایەک دەستە جەمعی بین بۆ ئەوەی تونتیژی تاوانەکان کێشەمانی سکاڵاکان بەرز بێتەوە بەڵام تاوانەکانی ناو خێزان کەم بێتەوە بۆی بابەتی خۆکوژی خۆسوودان کوشتن و ئانە ڕوونەدا ئومێدەواری خۆشحاڵ بووین دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ مقدەمی ماف پەروەر بورهان ئەحمەد بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بەرەنگان بوونەوەی توندوتیژی خێزان و ژنان لە هەڵەبجە